أما مراقبين منك ومن حر الروم ويشهر بدوي من آيات هادي بقى وابروم زانا برباشيت غدار والله هات بمشتشي كب كميستا شيب كب شفت شو دي دوغاني جي خماش دوغاني جي جلدي لدوي من كوتبي والله خود شو أبيا هادي باب سالم وقت تلفونا يا روسا صباحا. الو وسطاقيان لدكانم كي غزوانتي لدكانيم وسطا هنا ايش ما بودا دقم بيد ايش ديمو بسرتشا مش مخوارو بزانم شي ما والله روي لا بابا شون منك وتبو خم ترساو ممزاني شون منك وتوا جواب رم بلا إشي خوم ما بتشيبو مهم أبرك وامزاني شون منك وتوا بابا هەنان پێی ناخۆشە دوژنی هەنان ئەلۆ دوو چاوتوێ هەنان پێت ناخۆشە؟ کاکەجان ئەم پێم ناخۆشنی کاتژنی دەینی ئەتوو بە شیرنی دەگەی یاخوا پیرۆزیەک بن یاخوا پێکۆ پیر و خەڕۆ بن بەس مەسەلەی سلەیمانی سعدی ئەمنی کوشتیە بوختانە ئێستا تێی دەگەنم کاکە دەزانین چییە هەڵم بەشدار و حەفلەی تو هەناکە بوختانی سادێرم بریدار بووم ئەتوو بەس مەزاندێ حەفلە بەبێت و ناڕوە سعدی هەنار جان ئەوڕۆ درم خۆشە وازدە و مۆژعی بینە بڕوا بکە ژنی دووە نییە تخوا گوناهی بوختان بۆ پیاوەی بکەی وەرە وەڵڵاهی مەردەترین کەس لە دەو دنیا ئەو سعدیە مەردایەتی بەس لە خۆی دێ پیاوەتی بەس لە خۆی دێ بەس لە کاک سعدی واز بینە بوختان پێ مەکە بەسە وەڵڵاهی زوڵمی لێ دەکەی زوڵم دەبەسە باشە کاک دەیکەمە قوربانی چاوەکانی تۆ ئەگەر وعدیش بدەی جارشکە بۆ زعی نەکەیەوە سلەیمانی ملێمانی ئەمش لۆ مەلیشی واز دەینوژنی لۆی ناین و کاکە لۆ تووشی تەواو نییە ئێستا تۆ سبێن عەفلەکەیە تەواو مارە دەکرێ لێدا شلۆنك عینی شلۆنك چۆنی داهام چۆنی چەندەقیت و قۆزیت ئەوسپێرانە جوانە وەڵڵە چاوەکەی منداو لەو سعدی بەێ ئەو درە خۆشت قەت دەبیر نەکە ئینشاڵڵا هەر خۆش دەبیتن ئینشاڵڵا خۆشتنی حەفلەی دەکەی قوربان دەم هەنار وازەوەی بینە وازە سعدیش بینە بەسە گوناح باشە ساواز ئاخیر بە ئاواتەکەی گەیشت ئینشاڵڵا ئەوەی مرازەکی هەیە بە ئاواتی خۆی دەکاتن سعدی بەێ دەڵێن بزمەت ساڵۆنەچی مشکلێتی بە ساڵۆنە ها ئەرێ وەڵڵا ساڵۆنەکەی خۆم جوان دروستم ناکەن جوان میکیاجم ناکەن کولی چێ دروستت بکاتن نا میکیاج ماشەڵڵا ساڵۆن لە هەولێری بڕایە لە بۆ خات و هەناری کچێ دەدە بەمە باشترین ساڵۆنی شلۆنەک عینی شلۆنەک ئەو دوکانەکەی لە خۆتان جوان تەمەشایکەن زاناکەتان دەگریان باشە ڕای چ دەرێ ڕای دێزە بەخۆی ئەم کێشەکەم هەیە ئەوە چێکە باشە تو شفتی دەکڕی براوە دەنگەکەم بەدر نییە دەنگ دەدات و دەنگەکەی ناسازش زۆر ئەمن دوکانتان دەدەبێت وەنیا بە خۆتان دەتان دەستشتی وەردن تعمیراتە چ بکەن بەزڕای ئەمە فکرەشکەم هەیە بە تای مەسەرەن ئێرە بڕوخێنی دیکۆرەشی جوانتر دروستکەی با خۆ مرچی بابتان نییە ئەو مرچی ماندس نەهرەوەیە بەزەتای فکرەشکەش مەسەلەن ئەم نەقە بۆ قادرمانە نابێت قادرمانەم دەبێت سەرەکەمە خێزانی کاچکم من دوکانتان دەدەبێت خۆ قاتی سەرەوەتان نادێ مراقبە لە بابتان ئەوە دەری دنیا و نەدیتیە یعنی ئەدی
انا وانا اللي قريت انا وانا بي والله كاكا ما تصقع انك انا ما إيه تعميلات تشكل له خوتان كيف خوتانا من هذه ناس شفنا ليرة الصيني زيدابني ليرة سامي زيدابني لدر السيدابني خمس شهروان شنو برادرك من الشهروانية ونقولوا أنا دي بديني مارودا در الدنيا تانا ديك يا من دكان تانا دمي دبرون دري كاكا برون دري لا كاكا دكان تانا هاي بتفاهم بس بيمر الساعة كيت سنة بعمل ريكي وما اشتري له ولا لا تقنع كاكا الساعة بدري ببازده ورقي ما نجيب بكري زورة دامزة زورة بدري سعي مو بلتان بيدري دوازده ورقه ويس سانك مانجي دوازده ورقه سي مانجيش مقدمه مان دويت بيشجي باش دوازده سي دوازده لكات السيشر سيشر لك كاكا لكات السيشر أما مشكلة يعني ذكرت وصلت مشكلة ما عنديش دفرن باب سي عقدي الو کاک سعدی ماشی سپاس دەکەم سەلامەت بی چێ جەناب غەزوانم کاک سعدی غەزوان چییە کوڕی غەزوانم غەزوان شاگردی مەتحەمەکەت شەچی گرنگم پێێتە ئەوەی لە مەتعامی لەگە وەستا سەبعیش دەکا ها ئەو ئیشە گرنگە چییە بە من بدەی وڵای کاک سعدی ماوەکە بێژن و کاک سەبا ئێشەکانی خۆیان بە جوای ناکەن یعنی مەشغولی چنە وڵای نازم ماوەکە فشکی دەکەن و کاک سەبا دەڕوا و بێژەش خۆی دەکاتە سای مەتحەمی باشە کوڕم باشە دەست خۆش بی دوای مکافاکە دەکەم ئەو هانیە لێرەوەیە کە شتەکە زانی شتەچی نامۆ دیت بە دزی تەلەفۆن و مامی خۆت بکە دەی خواحافظ هاو والله وەستا سەبا دیارە مەتعەمەکەی کردتە فشە ئێستا دەردت تیمار دەکەم وەستا سەبا و کاتت باش ئەرێ کاکە وەڵڵاهی ئەوە برادەرەکەم هاتبوو لە مەتعەمی نانی بخواتن گوتی نازانم ئەو بزگلەکە بزنە قوتە لە جێت و دانیشتم شتی واوەیە والله کاکە سەد سوندی دەخواردی گوت چیمە وێن دەرێ نییە وەستا سەباحی لێ نەبووە بێژەن لەوێ بووە کاکە گورە برام جێی سیقەیە برادەری ڕوح بە ڕوحمە عەزیزەکەم ئەوە ئەوجارە لێت خۆش دەم چکە بێژەنی چاک دەناسم ئەو بێژەنە ئەو لە ئەولای گەلک زۆرە وەستا سەبا هیچ تووڕە مەبە ئەو جارە شتی وا دووبارە بتەوە لە مەتعەمی نامینێ وە متابعەشتان دەکەم باشە برا ئێوەی دەرێ شوێنی ڕزقیە کاکە ئەو دەڕوە وەها دەکەی ئەتو دەڕۆی کاکە کە تو چاو لەوێ نابی وە یەچکە لەوێ دابنێم دەی برا دەی خواحافیز لە چێ بووم 89 زائداً كاكا بارتان عازرة بره إذا بش ميرو سيشش ورقم بدي بس هتسا باري الجينا اي ما شاء الله او همو باري كاكا دلي قربات ليتيك مدى فرم أو عقدك بخينوا شمان بونو شنيا قارمان يبقى في دسي باري تساجي هبي كرة دور إمزاج يبقى كرة دليل قرب ما كابر بزاني مثقفين مثقف وني لا خشوا سلاق دانا يا دليل قرب كاكا مو مثقفين تواوا راسي ولا توقع يشبه ها أليرا توقع يتيا هنا فتزموري بك نعم يلا مزار زور باشا كاكا تشاهد هنا بري ورا أخيري شو أدولي لك إيه إن شاء الله خير يدبين كاكا دروش مازال تندين له تعبير كدني إيه باش دروجكي كريت أنا حسابه فلس بفلس تيجيشت تا موافقين مو مشكلة ما عندي تو وين رايح تا مش مشكلة بخير هاو عقدك اشبه ولا هيرا أولى بالله کاکەەوە مێزە خاوێن کەنەوە برا دوو گەزیش بێنە بۆ مێزەی تر بە قوربان هستا
هەستە کەشف بووین هەستا چی؟ هەستە دەستەکەمان کەشف بوو هەستا چی کەشف بوو؟ نازانم چێ چۆ قسەی لۆ وەسە سعدی جێڕایەوە گوتیتی بێژەنا کتاب وەستا لە جێ وەسە سەباحی دانیشتە ئەمیش بوومە سفرەچی هەستە دەی والله ئیشی ئەو غەزوانێ کوڕە غەزوان بۆ غەزوان نەبێ من نازانم هەستە بڕۆستە ئیشی خۆت دەی دەی زوو بەدەی بڕۆ خۆم عیلاج دەی بڕۆ چی بابا؟ كرم ولوها تنقى نفسي دلي الصبت وتكتيا نه بابا أتي تشي لوها الشيطاني تكتيا كرم واخد زارة بيت قديم أوروجاج دي تمنيا بلا مالي السطان دا بوخ قرآني بزاني بردي لصيدة قرينيا تشي خرابة بنتك كرم أما عائلة جي نبي دوستي آجالي بين نبي بلا آجالي بقرين وشي دعامي خارج تشير تبو تشير خوني متهوديتيا أوه پێم بری یا الله خێر خەونەکە خۆش بیا ناخۆش بوو ها بابا نازانم خۆش بوو یا ناخۆش بوو هیچی کوڕم خەون هەیە کەس دەزانێت خۆش یا ناخۆشە چ بوو خەونەکە بابا لە خەوندا واتوو بووە سپەرمان هۆزە کوڕم لەوەی خۆشتر هەیە بابت لە خەونیش دەهەر باڵەوانە لە خەونیش دەهەر قارەمانە کوڕم ئەدی ئەوزە لە خەونەکەی چم دەکرد ها خەڵکم ڕزگار دەکرد ها بالعکس بوو بابا کوڕە کو بالعکس بوو یعنی چ بابا تو خارج دەدا منداڵی هەموو عالمە بەدوتی کەت بوون برو خونه ديتي ها او خونه ديتي برو عمل النميني عليه والله وش داك كان جي بس قصي قوردك زين خونه ديتي عمل النميني سوبرمان عالمي خرج رزقاتك والله تو هداتي دیسان لۆ تووڕێ وشي او مدارني اللي خونش دي خونه كان تندرزني تشوكني مشان تشتي دانيا برك اتبي هبيت دو خونه اگه براستیش بیدامی بجاری و کود بیتو خونه چوها لبو بابت بجاری و ئێ تازە منداڵە خەونەی دیتێ جێڕایتەوە كنا والله نيا همي خطاي دهامية همي خطاي توانية بس سيخوري لك دەبەستە واز دەوانە بێنە چێوە دەچی شو هذا تصب دست ما دكاني دوکان لەگەڵم وەرە بازاڕێ دري اوي روش حتى ولا شو هذا تسي تدكي تناكي تدخوي دبسا ئەو های لێ دەپێچمەوە مێردی خۆم نی وازم يبي ده بيت خون قابلة شيء والله عكس بيتوها بس سري بابم تەمەشا ئەوڕۆ لەگەڵ من دێ بازار لو تبي چلو چ بێ ده تبي بكوشي لو دكان لبو دكاني لو دكان لبو دكاني جابني حريد بدل بكوم ولا بابا هزار يشميت هوا كم ئێمنیش ئیشم بە تۆ لە بازار كل اللي باصل ايش تضمنه حەزم لێ اقل موضوع تنسيقها هالمربع شو ايش تنسيقك لبوي نحبت اوي عمل دمي ويلو تو نحبت اقل موضوع رنقه رنجي من لايه شهيت ولا لايه رنجيت هي كوران بس وانا هي بيش كان قلنا بروجي بخو ماكسي بطخاني لبالكم بەس بزانە قسەی ڕەخ بکە باشە هەرمەیەتون ناوێ بلا يا خوني دبيني خوني ناخوش او كيفاش داك القلب ولا بازاري ميحانة غابت شمسنا الحلو ما جانا غابت شمسنا الحلو ما جانا حياك بابا حياك الفرح ما لبيك انا العذبوني بابا بابي بابا والله خير بابا بابا اشتمستا ودي تليكم عمو صنعان دي تكرر خير لو دي صنعان لبا موضوعي من بابا ولا موضوعيتو واتس والله جيجك اللي ما موضوعيتو اودي نبتاقت من ما لقيت بابا بقربان بابا اللي دبارو ولا نية اشتم بابا دلا قلت لي بابا دلا بدا نية هستبرو لبيس من دفن بنا نلي بابا قربان بابا نادي بابا جانا كمان ستار جنت ما بتزيد جواب تبغى بابا جا ستار جنت شو بكري هستدي دركت الناس كشيء فرد دي اي يا الله يا السنة عندي اودي السنة عندي فلان دي بس ده والله بيزارنا ده زوجني ورد لي هذا قله اللي قد على دور صابه أنا لونا كرم دو على كل زمان أو دكان دانا هتا هاتو دادنا هنا وتبرخين كلهم أري بابا وكابريا بسياري زوري ذكر مجاو شو ننوستيما درنگ نوستم كرم بسياري تسيكل ديا تان خورما تان جيزة تان فستقة يعني
خۆ تاوان نەکردیا بابا خەڵم لێ خەڵماندی مامن چێوە کەس نییە بابا کورە کوڕم ئەگە شتێکێ بەخۆ بە براوە لە من مەشارنەوە هەر تەلەفۆنتان لۆ دوو دەستنە پەنا و پەسیوان ئێدە با ئەمش بابتان دەبا بزانم ئالۆ خەیری نامبارەک ئەوە قەباتێکی زانی ئەمنم ئەوە چیە کورە ڕاستم پێ برێ لێم مەشارەوە قورآن بابا هیچ نییە ئێگە چنیە لۆ تەلەفۆن دەکا لۆ بە من نارە لۆ بە دەر لۆ قەپات دەکا وڵی بابا شتەکەیە بە سوورە نابی خۆشتاوە نەوتە کوڕم دەبرێت لۆ تووڕ دەبم ئەو خەیری بوو تەلەفۆن دەکات دەرێتن وەرە بابچیتم وشای دیکۆری و دوکانەی بکەین دوکانێت چ ئەوە خەیری بەبێت و چووە دوکانێکی بەکرێ گرتیە لە چێندە وڵات دوکانێکی ڕاقی گرتێ جێکی ستراتیژی بەبێ پرسی تو ئای ماری وەرانم لە چێ گرتە لۆ چی گرتیا وڵای ترێ پرۆژە مێتوکانی دادەنێن بەبێ پرسی تو ئەو شێکردە دوکانێت چ کوڕم دوکانێت چ دەوێت پرۆژەکەی گەورە بکە بکاتە پرۆژەی عایلی کولیچە خۆشەکەی غەیری کورە کوڕم ئەگە ئەمە ڕۆژێ بە ڕۆژە پارە نەدەمێت کورە ئەو پارە جۆتە پێراوە چینە پرۆژێت چ عایلی چ کورە ئەو لو ئیشە خۆی ناکە کوڕەکەم وڵای دەرازای چیت کەشی کردیا زانی ئەو پارەی لە چینەیە لە چینە بە قورباندم زانمارە چێ وێران کردیا لازم کو پێ برێ کاکە برێ ماچمان نەرێ دەبرێ بە ئەو خەمەش بستاهەناوم وڵا بابە چۆ بە ناویت و 50 وەرەقەی لە سعدی وەرگرتیە 36 وەرەقەی پێشەکی دایتە 3 مانجی ئەوەی مایتەوە لە دیکۆری سەرف دەکا کورەوە بەڕاستوە دەری ئەم کەی سوحبەتمانە بووە کورە ناوستە کورە ئاگرم تێ بڕ بۆزستانی خۆشەکەم دەبیەوە کوراتی بەسە تیا کورە وەرە بگەینە جێچ کورە بگەینە قەسقانەش کورە دۆستەکانی چ بەسم چی کورە وەرە بگەینە جێچ کورە وەرە ساحر باشە کورە ساحر باشە نازانم تو لە بەتکانی فێر کورە تەکسەشی بگە پارەم پێ نییە کورە وەرە لە بەرکم دەرێ کورە شێت کورە شێت کورە پشتێستان تەک کاکە خەمت نەبی ئەو جارە پارەی باشتری لێ وەردەگرین بەس ئەمن ئەو جارە زیاترم دەوێت کاکە خەمە نەبی ئایدی من